ئەگەرچی سندیکای پارێزەرانی کوردستان پێشتر ئاماژەی بەوەدا بوو کە ناس سلێمان یعقوبی پارێزەر فرێنراوە و دواتر خنکێنراوە و دەموچاوی شێوێنراوە، بەڵام پۆلیسی هەولێر ئەو زانیارانەی ڕەت کردەوە کچە پارێزەرەکە کوژرا بێت. بەڕێوەبەری پۆلیسی هەولێر ڕایگەیاند بەپێی راپۆرتی پزیشکی دادوەری کچە پارێزەرەکە خۆی کوشتووە و لەناو ئۆتۆمبیلەکەیدا خۆی سوتاندووە. ڕاشیگەیاند هیچ شوێنەوارێکی لێدان و کوشتن بە جەستەی کچە پارێزەرەکەەوە نەبووە و هیچ دەست درێژیەکی نەکراوەتە سەر، بەڵکو بەوەی دووکەڵی ئاگرەکەەوە خنکاوە. دوای مانەوەی 16 دقە ئەو ئافرەتە کە لەنا ئەو سیارە بۆ خۆشی تەنها نا ئەو سیارە بۆ شوفێری سیارەکە بووە ئاگر لە دەستەی خۆی بەردەداتن و هەر چوار جامی سیارەکە و دەرگەکان دادەخرێتن کە خۆی کە بیدایەت کە هاتووە بەرنامەشی بۆ داڕێشتووە. لە بەرامبەردا کە سوکاری ناس سلێمان زانیاریەکانی پۆلیسی هەولێریان ڕەت کردەوە و داوایان کرد پۆلیس بەبەڵگە و هۆکاری خۆکوشتنی کچەکەیان پێ بدات، چونکە گومانیان لەو گرتە ڤیدۆیە هەیە کە پۆلیس بڵاوی کردوتەوە دەشڵێن پێدەچێت دەستکاری ڤیدۆکە کرابێت. ئەمە دژمنمان نییە، ئەمە عایلێکی بە مشکلە نینە، ئەمە زەری کەسمان نییە. ئینتحارە سەبەبەکەمان دوێ هیچ شتێمان ناوێ ئەگە وەیە ئەگە ئینتحارە سەبەب ئەوەندەی دەرێن ئینتحارە سەبەبەکەی چییە؟ باشکم جیهاتێک زەختی لێ کردیە، باشکم تهدید کرایە، لێکەویش حەساسە ئەو ئیتیفاڵاتی مباشر لەگە قونسولەی ئیتالیا. وەکو هاوپیشە و هاوڕێ و هاوسەنگەرمان کە بەناسخان پارێزەر بەناسخان بەناس سلێمان حتمما ئەو بەدەستی ئەنقەس فرێنراوە، مادەم فرێنراوە ئەوە تاوانێکە مادەیەکە سوتێنراوە مادەیەکی کاتە هاتکردنە مادە سوێنرەکاتە ئەوش مادەیەکی ترە کوشتنەکەش ئەوە هیچ ئەو مادەی 6ەکە کوژراوە یان کەواتە ئەو یەک شەخص کە پارێزەرە لە هەرێمی کوردستان لێرەدا یاسا دەخێتە ژێر پرسیارەوە. لە سەرەتای ڕووداوەکەدا سندیکای پارێزەران نیگەرانیان دەربڕی و هەر لە چوارچێوەی ناڕەزایەتیەکانیاندا لقی هەولێر لە بەردەم دادگای هەولێر گربوونەوەیکی ناڕەزاییان ئەنجامدا و ئاماژەیان بۆ ئەوە کرد کوشتنی ناس نیگەرانی لای هەموو پارێزەران دروست کردووە. بەناوی لقی هەولێری سندیکای پارێزەرانی کوردستان و سندیکای پارێزەرانی کوردستان پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی خانەوادەی تاوان لێکرا و پارێزەر ناس سلێمان یعقوبی دەکەین و لێرەوە بە بەڕێستان و بە سەرجەم خەڵکی کوردستانی ڕادەگەینین کە ئێمەش هاوکار و یارمەتیدەری ڕێکارە لێکۆڵینەوەکانین چ لە دادگای لێکۆڵینەوەی هەولێر و سەرجەم پارێزەران خۆیان بە پارێزەری خانەوادەی بەڕێزیان دەزانن. ناس سلێمان یعقوبی لەدایکبووی ساڵی 1991 شاری هەولێرە و پیشەی پارێزەر بووە. ڕۆژی سەی ئەم مانگە کە ئاوکات بوو لەگەڵ ڕۆژی پارێزەراندا هەواڵی فراندنی بڵاو بووە و 3 ڕۆژ دواتریش تەرمەکەی لەگەڕکی دریمسیتی دۆزرایەوە. شیراز عەبدوڵڵا NRT هەولێر.